ڕێزان من لە چەندین مناسبە و لە جارانی پێشوو باسی نیعمەتی ئاوم کرد. ئاو نیعمەتێکی زۆر گەورەیە. باسی ئەوەشمان کرد کە پێویستە هەموو ئینسانێکی موسڵمان دەست بە ئاوە بگرێت و پارێزگاری لە ئاو بکات. یەکێکی تر لەو نیعمەتانەی کە پەیوەندی بە ئاوە هەیە مەسەلەی مەلەوانیە، مەلێکردن لە ناو ئاوە. مەلەوانی پێویستە هەموومان خۆمان و مناڵەکانیشمان فێری مەلەوانی بکەین لەبەر ئەو سنەتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. تقریبا 70% سەرزەوی ئاوە، 70% سەرزەوی ئاوە. لەبەر ئەوە یعنی زۆر پێویستە بۆ حاڵەتی ضرورەت، بۆ حاڵەتی ناڕەحەتیەکان لە هەر وەزعێکا بێت و پێویست بۆیە مەلەوانی بزانیت. جگە لەوەش وەکو لایەنی تەندروستیش یەکێکە لەو وەرزشانەی کە زۆر بەسوودە بۆ لایەنی تەندروستی ئینسان، بە تایبەتی بۆ فەقەرات و بۆ جومگەکان و بۆ ماسوولکەکان زۆر بەسوودە. بۆیە حەقا هەمومان هەوڵدەین خۆمان و ماڵ و مناڵمان فێری مەلەوانی بکەین. بەس ئاگاتان لێ بێ کەوا مەلەوانی لە هەموو شوێنێکە ناکرێت، مەلەوانی لە هەموو ئاوێکشە ناکرێت. بۆیە وریابن مناڵەکانتان مەبەنە سەر ئەو شوێنانە بۆ فێرکردنی مەلەوانی کە ئاوەکەی زۆر قوولە یا ئاوەکەی زۆر تیژە، چکە احتیمالی خوا نەخواست ببێتە مایەی کارەسات. وەکو چەند جار ئەو حاڵەتانە ڕووی داوە کەوا کارەساتی لێکەوتوتەوە. خەڵکانێک هەیە لەوێ کە مەلەوانێکی باشیان نەزانیوە خنکاون، بەڵکو هەیە مەلەوانی باشیشی زانیوە چونکە شوێنەکە زۆر قوولە و زۆر بەری فراوانە خنکاوە.